سڵاو کاتۆ باش ئەوە لە نەخۆشخانەیەکی لە بنکەیەکی تەندروستی لە شاری تورکۆی فینلاند هەرویستم ئەوەتان پێ بڵێم کە ماسک و ئەو مادەی کە دەستی پێ پاک دەکەیەوە دژی ڤایرۆس و باکتری وشتی ئەوە لێرە دانراوە دیارە ئەو مادەی هەمیشە بەردەوام لێرە هەیە بەڵام هەندێک کەس کوتیان تەواو بۆ وەری تەواو نەبووە بەڵام ئەو ماسکیشیان داناوە بە خۆڕای هەر کەس بتوانێت هەڵگرێەوە تا ماسکەکە ئەوە مادەکەش لە هەموو شوێنێکی هەیە و بە ئاسایی کارەکانی خۆیان دەکەن کارمەندانەوە بنکەیە کاری ئاسایی خۆی دەکەن هەتا ئێرە بارودۆخەکە باش دیارە زۆر خراپ نیە ئەگەر کەسێک ماسکی پێویست بۆ لێرە ماسک هەیە دەتوانن بێت لە بنکە تەندروستیەکان دانراوە کاتێکی خۆش